سڵای خواتان لێ بە ئەم کاتتان باش دیارە لە دوای جارێکی دیکە هەڵکشانەوەی ئامارەکانی توشبوون بە پەتای کۆرۆنا هاوڵاتیان زیاتر ڕوو لە ناوەندەکانی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا دەکەن دیارە بەتایبەت لە دوای ئەو شەپۆلەی کە لە سلێمانی هاتووە شەپۆلێکی دیکەی جۆری دەلتایە لە جۆری کۆرۆنا ئێستا لە شاری سلێمانی نزیکەی 11 ناوەند بۆ وەرگرتنی پێکوتە کراوەتەوە دیارە هاوڵاتیان لە دوای ئەوەی کە ئەم جارە کە ئەم جۆرەی ڤایرۆسی کۆرۆنا کە دەلتای پێدەوترێت خێراتر بڵاو بوویەوە وە مەترسیەکانی زیاتر بوون وەژمارەی مردن زیاتر بووە دیارە هاوڵاتیان بۆ وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا سەردانی ناوەندەکانی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا دەکەن بەڵام بەشێک لە پزیشکان گلەیان لەوە هەیە کە قەرباڵغێکی زۆر لە ناوەندەکانە دروست دەبێت ئەوەش هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. من ئێستا بەڕێز دکتۆر نەجمەدینم لەگەڵایە کە بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی ڕێکخراوی WHO بزانین ڕێژەی وەرگرتنی ڤاکسین لە شاری سلێمانی وەروەها لە جیهانە چۆنە و چێ زانیاریەکی نوێ هەیە لەسەر ئەوەی کە ئەوەی کە من ئێستا لەو کۆنفرانسە گوێبیستی بووم ئەوە بکە لە وڵاتی مەغریب ئەوانەی کە لە خوار 12 ساڵ و سەر 12 ساڵیشن پێکوتەی کۆرۆنایان پێدەدرێت بزانین چ زانیاریەکی نوێ لەسەر پێکوتەی کۆرۆنا هەیە. دکتۆر زۆر سپاس بۆ جەنابە. دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێستا دۆخی کۆرۆنا لە شاری سلێمانی تا چەند جێگیرە هەڵکشانێکی زۆر هەبوو ئێستا وەستاوە یاخود لە بەرزبوونەوە یاخود داوەزی هەڵکشانەکەی ڕاستی بێ لە کۆتایی مانگی شەشەوە دەستی پێ کرد لە سێ هەفتەی ئەخیرا زۆر زیایی کرد بڵێ هەفتەی 30 و 31 و 32 لەم هەفتەیە تۆزێک کەمی کردووە یعنی ڕۆژانە ڕۆژی 1150 کێس هەبوو لە هەموو سلێمانی بەریدارەکانی راپەڕین و گەرمیانەوانەوە بەس لەم هەفتەیە ڕۆژانە ئەگاتە 950 کێس یعنی تۆزێک کەمی کردووە ناتوانین بڵێن کەمیش زۆر کەمی کردووە ڕاستی تۆزێک وەستاوەیان بە حاڵ کەمی کردووە ڕێژەی ڤاکسین وەکو باس کرد تا دوێنێ 165,000 کەس لە سلێمانی و دەوروپشتی خۆیان کوتاوە یعنی بە ئیدارەکانی گەرمیان و راپەڕین ڕەبجەشەوە لەو 150,000یان دوو دۆزی وەرگرتووە ئەوانی کەیان یەک دۆزیان وەرگرتووە ئەوەی ڕاستی ڕێژەکە زۆر نییە کەمە خۆشبەختانە ئێستا ژمارەی ئەو مەڵبەندانەی کوتامیان کرد 34 دانە بوو ئێستا بەرز کراوەتەوە 51 مەڵبەند کە کوتانەکە جاران فایزەر بەس لە نەخۆشخانەی شیرەکە بەش خۆپاراستنیان شەهید تایارەکرا بەڵام ئێستا ناو سلێمانیە 10 مەڵبەند فایزەرەکەن هیوادارم خەڵک ئێستا مەسەلە ڕێژەی تەزیی ناونووسی ئەلکترۆنیەکەش باشتر بووە هیوادارم لەم ماوەیە بتوانین ڕێژەی ئەوانەی کوتانەکەن زیاتر بێت کوتان ئیسپات بووەکەوە هیچ زەرێکی نییە زەرری بۆ دووگیان نییە زەرری بۆ کەس نییە بەعکسەوە کوتان ئەمان پێرەزرێ نەخۆشیەکە کوتان ئەگەر ڕێژەی کوتان زۆر بێت باراستەکەش گۆڕانکاری تیا دروست نابێت کەمتر تیا دروست بێت لەبەرەوە کوتان و خۆپارێزی تەنها زامنە. دکتۆر تا ئێستا مناڵ پێکوتەی وەرنەگرتووە هۆکارەکەی چی بووە و پێم وابێت تۆ باس لەوە کرد لە وڵاتی مەغریب مناڵی سەر و 12 ساڵ دەستکراوە بە وەرگرتنی پێکوتە بۆ تا ئێستا بۆ مناڵ پێکوتەکە نەبووە وەڵا خۆی مناڵ کەمتر ئەیگرێەوە ڕزە بیشی گرێ بە سوکەی گرێت بەڵام ئەوە ناگەێنێ کە بەعکسە ئەو مناڵانەی کە ئێستا تا ئێستا کە کوتراون سەروی 12 ساڵ 12 و 7 ساڵ کوتراوە WHO ڕێگەی سەر و هەژدەیاوە بەڵام لە بەعزێ وڵات لە ئەمریکا و کوتوتی لە مەغریب لەمڕۆ دەست پێ کردووە 12 و 7 ساڵیشە کوتن چونکە مەترسیان هەیە ئێمە ڕاست دەڵێن مناڵ کەمتر ئەیگرێ بەڵام ئەو مناڵانەی کە نەخۆشیەکەیان لەگەڵایە لاوازن لەوانەیە گەر کۆڤید بگرن بە خراپی بیگرن لەبەرەوە لە هەندێک وڵات ئێستا وایان کردووە سەر و 12 ساڵە کوتن بەس خوارد 12 ساڵ تا ئێستا هیچ شتێکی توێژینەوەی نەکراوە کە بتوانێت بکوترێنیانە. قەرەباڵغی هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی زیاتری پەتای کۆرۆنا بەڵام لە سنتەرەکانی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا دەبین قەرەباڵغێکی ئەجکار زۆر هەیە ئەمە مەترسی نییە بۆ زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە تەکید قەرەباڵغی زۆر دەوری هەیە لەو مرکزانەش و لەو جێگایش کە معاشیان بۆ بڵێنەوانەی کە معاش سەری مانگەش قەرەباڵغە لەبەرەوە ئەو مرکزانش کەوتم سلێمانیش بۆیە کردی بە 10 مرکزی فایزەر لەبەرەوەی کە هەر لە 2 مرکزەکرا زۆر قەڵەباڵغ بوو هیوادارم ئەو قەڵەباڵغی ئێستا کەمتر بێتەوە عەدەدی مرکزەکان زیاترکەن تا ئێستا ئاگام لێ بوو کە بەڕێوەبەری گشتی نووسی سلێمانی بەتەمایە تیمی گەڕۆ بنێرە بۆ دایرەکان ئەوە شتێکی باش دەکات بەتەمایە ئێوارانیش کوتان هەبێت ئەوە لەوانەیە قەڵەباڵغەیە کەم کاتەوە. دکتۆر ئەو کەسەی کە پێکوتەی کۆرۆنا وەرەگرێت
ڕاستەخۆ لە دوای ئەوە دەچێتە نێو خەڵکی ئایا ئەمە گونجاوە کەسێک دوای وەرگرتنی پێکوتەکە ببێ ئەوەی ماسک بەستە یاخود ئەو ڕێنمایەنی هەیە جێبەجێ بکە ڕاستەخۆ بچێتە نێو خەڵکی یا پێویستەکە لە ماڵە بمێنێتەوە ئەگەر ئەمێنێتەوە چەندە پێویستە بمێنێت دەست خۆشکاکەوەی کە لقاح وەرگێ جوڕعەکەم وەرگێ تا 2 هەفتە هیچ بەرگری دروست ناکە لە بەرەوەکو 2 هەفتەیە یەکەم دوای وەرگرتنی پێکوتەکە وەکەوە هیچ وەرنەگرت بێت لەبەرەوە تا 2 هەفتە بێ ئاگای لە خۆی بێ و ماس بکات ئەگەر جوڕعی دووەم وەرگێت دوای 2 هەفتە بەرگریەکی باش بەپیاکات بەڵام لەگەڵەوەشا ئەوانەی 2 جوڕعشیان وەرگرتووە ئەم جۆرە تازە هەیە تووشیان توش بووە بەڵام بەس بە سووکی تووشە بێت بۆیە تەنها ڤاکسین خۆیوان ئەوە ناگەێنەکە 2 جوڕعام کردووە ئیتر پشتی لێ بکەمەوە چمە قەڵەباڵغیەوە نزیک بووە لە خەڵکی تر ماس نەبەسم نە ئەبێ بەردەوام ئەم ڕێکارانە بگرینە بەر خەڵک تووشەکە کە ڤاکسینەکە وەرەگرێت پێکوتەکە وەرەگرێت ئەتوانێت خەڵک توش بکە ئەوەی کە ڤاکسین وەرگرتوێ من لەوانەیە نەیگرم بەڵام لەوانەیە ڤاکسینەکە هەڵگرم و بە خەڵکی تر توشکەم بەڵێ ئەگرێت خۆش دکتۆرگیان سواز بۆ جەنابێ سواز بۆ جەنابێ دەستخۆش دیارە لە شاری سلێمانی ڕۆژانە 1500 کەس پێکوتەی کۆرۆنا وەردەگرن و وەکو دکتۆر نەجمەدین ئاماژەی پێکرد لە شاری سلێمانی تاوەکو ئێستا 165000 کەس پێکوتەی کۆرۆنایان وەرگرتووە و لە ئەم کۆنفرانسەیە کە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بوو لە پێکوتەی کۆرۆنا بە تایبەت دەستگاکانی ڕاگەیاندنیش بامەشێوە ڕایگەیاند کە بۆ ساڵی ئایندا پێویستەکە ینی نیوەی زیاتری خەڵکی سلێمانی پێکوتەکەی وەرگرت بێت ینی بەپێ ئەو قسەیە بێت وای لە دێت پێکوتەی کۆرۆنا دەبێت بە ئیجباری و پێویستەکە کە خەڵکی هەمووی بەبێت جیاوازی پێکوتەکە وەربگرێت بە تایبەتی لە ئێستا کە قسەیەکی زۆر لەسەر دایکانی دووگیانە پێویستە ینی دەوترێت ئەم ڤاکسینە وەربگرن و پێکوتەیە وەربگرن بۆی کە دوور بن لە توشبوونی سەخت بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ